سەبەتەی خۆراکن و ئامادەکراون بە دیاری دەبەخشرێتە کەم دەرامەتان و توێژە جیاوازەکانی هەڵەبجە. ئەم پرۆژەیە 200 سەبەتە خۆراکە و کۆمەڵگەی پزیشکی بەخشین و نووسینگەی هەڵەبجەی دەستگای خێرخوازی بەخشین بەسەر هەژاران و کەم دەرامەتان دابەشیان کرد. ئێمە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین و نووسینگەی بەخشینی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ وەکو هەموو ئیشەکانی کەشمان کە بە ئەرک و بە واجبی خۆمانمان زانیوە بەشێک لە خزمەتە بچووکەکانمان بە سەرجەمچین و توێژەکان پێشکەش بکەین کە خۆی ئەبینێتەوە لە دابینکردنی بڕی 200 سەبەتە خۆراک بۆ چین و توێژەکان کە خۆی لە کەم ئەندامان و نابینایان و ژینگە پارێزانی کەرتی تەندروستی و چەند ڕێکخراوێکی کە ئەبینێتەوە ئێمە ئەمەی بەرامبەر بەوان بیکەین ڕاستەکەی ئەرکێکی بچووکی سەرشانی خۆمان جێبەجێەکەین هاوتەریب لەگەڵ ئەو خزمەتانی کە لە کەرتی تەندروستیە پێشکەش بە ئەو چین و توێژانەیانەکەین لە داشکاندنەکانە. توێژە جیاوازەکانی هەڵەبجە ئەوانەی سودمەندی پرۆژە خێرخوازیەکانی دەستگاکەن دەڵێن بەخشین چرایەکە بە درێژایی ساڵ هەڵکراوە و ماڵ هێژاران و کەم دەرامەتانی ڕووناکردوێتەوە. دەسیمان و بوونیانە گوشم بەڕاستی من وەکو خۆم وەکو کارگوزارێکی پارێزگای هەڵەبجە سەری ڕێزیان بۆ دانەوێنم چونکو ئەوان بەڕاستی ئەتوانم بڵێم ئەوان چرای ڕووناچین بۆ هەژار وە چرایەکن کە هەمیشە هەژار و لێقەوما و داماوەکانی ئەم کوردستانە بەسەر ئەکەنەوە. دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم کە ئێستا بە دابینکردنی بڕی 200 سەبەتە خواردن بۆ ژینگە پارێزانی تەندروستی، ڕێکخراوی گورشی لە پارێزی، ڕێکخراوی سروشتی دڵان لەگەڵ کەمەندامانی هەڵەبجە. بەڕاستی جێگەی ڕێزەکە دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشین بکەی کە لە هەموو کات و ساتێکە فەقیر وەژاری بیرەکەوێتەوە و خوای گەورە ڕزقی خێرخوازان بات و خوای گەورە ڕزقی دەستگای خێرخوازی بەخشینیش با کە هەموو سات و کاتێک فەقیر وەژاری لە بیرایە. دەستگای خێرخوازی بەخشین باوکاری خێرخوازان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەیان پرۆژەی بە ناوەچوون هێژاران و کەمدەستانی ڕاگەیاندووە. یەکێک لە پرۆژەکانیش دابشکردنی سەبەتەی خۆراکە کە هەزاران خێزان لێی سوودمەند بوون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.